دەسەڵات لە هەرێمی کوردستان بە هەموو پێودانگێک بۆتە دەسەڵاتی ستەم و بێمافی بەرامبەر خەڵکو و بە زەقی پێشەڵکاری یاسایی دەکات. دەستێوەردانێکی حیزبیانە و نائەخلاقیانە لە دۆسی هەستیار و مافدارەکانی خەڵک بە بەرچاوی دەسەڵاتی دادوەریەوە ئەنجام دەدرێت. تاوانبار و بکوژ و دەستدرێژیکەر ئازاد دەکرێت. تاوان لێکرا و مافدار و زوڵم لێکراویش چاوترسێن و شاربەدەر و سەرکوت دەکرێت. ئەم دەسەڵاتی ئەوانەیە کە دەزرێژی دەکەنە سەرپاکیزەیی و پیرۆزیەکانی خەڵکو و ئاسایشی کۆمەڵایەتی تێک دەدەن، کەچی دەسەڵاتی دادوەری و دەستگا پەیوەندیدارەکان لە بەرامبەر ئەم پێشێرکاریە یاساییانەدا تا ئێستا بێدەنجیان نواندووە. سادەترین هەڵوێستی یاسایی و ئەخلاقی و وجدانی خۆیان نیشان نادەن. دۆسیەی لاڤەخانی تەمەن 8 ساڵان و باوکی بەڕێزی پەلەیەکی ڕەشن بە نێوچاوانی ئەم دەسەڵاتەوە و سیستەمی دادوەری و دادگا و داواکاری گشتی بەرپرسیارەتی یاسایی و ئەخلاقیان دەکەوێتە سەرشان و پێویستە ڕاشکاوانە هەڵوێستی خۆیان دەرحەق بەم کەیسە و دەیان کەیسی تر بخەنە ڕۆ. ئەوەی ڕوودەدات لەم هەرێمە لە کوشتن و بڕین و برسیکردن، لە دەزرێژیکردن و لاقەکردن و کوشتن بە بیان و شەڕەف، لە کەدارکردنی کۆی پیرۆزیەکانی کۆمەڵگای کوردی و شکاندنی شکۆ و کەرامەتی ئەم کۆمەڵگایەیە. بێگومان لە هەموو جێگایەکی ئەم دنیاە تاوان و دەزرێژی ڕوودەدەن، کەسانی نەفز نزم و نەخۆش و تاوانبار هەن، بەڵام ئەوەی دەسەڵات و دادگایەک بتوانێت تاوانباران بپارێزێت و قوربانی شاربەدەر بکات و سزایان بدات، ئەمە لەکوێی ئەخلاق و یاسا و لەکوێی جیهاندا جێگەی بۆتەوە. دەپرسین بۆچی دەسەڵاتی دادگا و سیستەمی دادوەری لە سەروی هەموو شیانەوە پەرلەمان خۆیان لەم بێمافی و سیستەمە بێدەنگ کردووە. ئەمەیە ئەو فەسیحە گەورەیە کە دادگا و سیستەمی دادوەری و پەرلەمان ناتوانن خۆیانی لێ بدزنەوە. لە کۆتاییدا بێدەنجی لە بەرامبەر ئەم کەیسە ئەبروبەرانەیە هیچ بیانوێک هەڵناگرێ. پێویستە هەمومان بە یەک دەنگ نەفرەت لە ڕەفتاری دزێ و نامەردانە بکەین. دەبێ پێداگیری لەسەر ئەوە بکەین کە تاوانباران بە سزای یاسایی خۆیان بگەن. ئەم خێزانە بەڕێزەش قەرەبووی مادی و معنەوی بکرێنەوە.